لیستی سەوزی ئەو ڕێکخراوانە بوو هەموو ئەوانی کە مهتەمن بە قەزەی تەندروستی لە کوردستانە کۆبوونەوەکە بۆ بوو کە ئێمە لە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان بتوانین ئەو ئەرکی کە هەر لە سەرەتاوە یەکێتی گرتی ئەستۆی بۆ بەرگانبوونەوەی کۆڕۆنا و مەترسیەکانی ئێمە بینیمان لە سەرەتاوە هاوسەرۆکی یەکێتی شار بە شارە گەڕا دواتر لە وێزگەکانی تری بەرگانبوونەوەی هاوکاری کەرتی تەندروستی کرا ئێمەش ئەمڕۆ بتوانین هەڵمەتێک دەست پێ بکەین لە هەڵمەتەکە هەم لە ڕووی معریفی و هۆشیاریەوە خەڵک وشارکردنەوە لە مەترسیەکانی کۆڕۆنا و هەمیش زۆرترین ڕێژەی کە مامە و دەستکێش دابش بکەین بەسەر شوێنە قەرەباڵغەکانە بە ئامانجی ئەوەی کە ئەوە بچەسپێنین لای خەڵک کە تاکپارێزی یەکسان ئەبێت بە پاراستنووی وڵاتی کوردستان و ژینگەی کوردستان لەبەرەوەی ژمارەی بەرکەوتەکان لە زیادبووندایە و ژمارە و کەسانی کە داغڵە بن لە زیادبووندایە ئەم هۆشیارکردنەوەیە پێویستە هەمیشە هەبێت بۆ ئەوەی کەوا خەڵکان سارد نەبنەوە لەوەی کەوا ئەو فترەی پێش و لەوانەیە ساردبوونەوەیەک هەبوو بێت لە هەڵمەتی بەراگاربوونەوە مەسەلەن ئێمە بمە جەختەکەیتەوە لەسەر ئیشەکە و کارەکە بۆ ئەوەیەکەوە زیاتر خەڵک پابند بێت بەڕاستی قۆناغەکە قۆناغێکی ترە ئێستا جیاوازە لە قۆناغی 2 مانگ لەمەوە پێش لەبەرەوە پێویستە ئەم هەڵمەتی وشارکردنەوەی هەبێت و خەڵکی پابند بێ بە ڕێنمایەکانەوە